ساقومەتا ئێستا پەکم نەکەوتووە خوا پەتی نەخستوم ئینشەڵا پەکیش ناکەوێت لەسایەی خوا و سەری ئێوە بە ساقوم. سلام علیکم مامە جان چۆنی؟ باڵێ چێکی لێرەیەوە؟ وڵاو عارەبانە پێ و کاسپیەکەم بە ساقوم. دانیشە بعد تۆزت لاو دانیشەممە ڕۆژانەکەی ئێرە وڵای ئەم وەختانەیەم چووکو من بەیانیان ناتوانم ئەمەنیاتم و شەبەکە و باڵۆنم کردووە زەختمە و شەکرەمە و ئەمانەم هەیە لەبەرەوە هەر ئاسان ئەم وەختانەیەم هەتا ئێوارەی دیتە خوا هەرچێکی یا بووە خوا نەیبڕێ. چییە فرۆشی؟ وڵا قاورمە فرۆشندا کۆنەوە وەخەر 30 ساڵە بێ خەریکم هەمووی ئەم بەتیقەی هەموویەم ناسن میتان شێخەی بە نۆکا و هەموویەم ناسن. باشە بەس قاورما فرۆشی یاخود لە زستانانیشە ئەیگۆڕیشەکە زستانان هەر ڕەمەزانان ئەیکەم بە دووقم نەختی دووقمی خەمە سەر بۆ بەربانگوانە گەنایتە هەر قاورمەکەیە ئەی نۆکاو وڵای نۆکاویش ئێستا خانۆکەم ئەوسا ناوە بووم ئێستا چوومە مەجیبەر دەبەر ئەوەی چوومە مەجیبەر شوێنم نییە ناتوانم نۆکاوەکەی تیا بکەم هەر بە قاورمەکەەوە خەریکم. باشە مە بژێوی ژیانە دابینەکان ئیشە ساقومەتا ئێستا پەکم نەکەوتووە خوا پەتی نەخستوم ئینشەڵا پەکیش ناکەوێت لەسایەی خوا و سەری ئێوە بە ساقوم. ڕۆژانە چەندێکە دەست ئەکەوێت بژێوی ژیان دابینەکە؟ وەڵای تر بە ڕۆژ کەوتووە ڕۆژ وایە 5,000 ڕۆژ وایە 10,000 لەو بەینا ئەوتەی زوو باسی زوو ناکەم زوو کەسابەت باش بوو بەس ئێستا کەسابەت نییە و کوجارە هەرەوەڵا ڕۆژە بووە شتەکانی خەسار ببێ و نەفرۆشی ڕۆژ وا بووە سەمونێکم نەفرۆشتووە ڕۆژ کەوتووە هەرەوەڵا ڕۆژ وا بووە سەمونەکەم هەمووی کردوێتەوە بۆ ماڵەوە ماڵەکە خوا گوێن. ینی بە قاورمە فرۆشتن ئەمە؟ ئەرە خوا بەزیابێ ئەوڵا لەخوا بەزیابێ پەکم نەکەوتووە خوا پەکی نەخستوم هەتا ئێستا ئێستای پەکم ناکرێەوە بۆ 70 ساڵەچم. 70 ساڵ توانێ ئەوە ماوە پاو بنێرم عەرەبانەیەوە؟ ئەرەوەڵا بە ساقوم ئەو کتێب کۆلێشم لەگەڵ هاانووداوە ساوە ئەوەی لەبازە شوێنە پاڵم لەگەڵە نییە تیبادم دەرنەکۆمتم باش. باشە چەند سەرخێزانن؟ وڵا 7 سەرخێزانی 3 5 ئاپرێت و نەوەڵا 4 ئاپرێت و من و 2 کوڕیترم. کەسیتر کارەکات؟ نەوەڵا کەس نییە لە خۆم زیاتر خۆمە ئەو عەرەبانێ. واداوی تۆ پەیاینەکەی نییە بخوریە؟ بەخوای گەورە نە بەخوای گەورە نییە نە پارتی و نەیەکەتی دنیارێک لە هیچیان نییە لە حکومەتە هیچ بژێ ئیشە نییە نە بەخوای گەورە لە هیچ شوێنەکە نەوەڵا هەر خوای گەورە ژیانی و میوە هەر ژیاویشم پەکم ناکەوێت. باشە ژیان چی فێری تۆ کرد؟ بە ساقۆم فێری ئەوەی کردم ماڵ و ئایلەکەم بە ڕێک و پێکی و بە جوانی بەخێوکەم و دەسای خوا و پەکیشم نەکەوتووە ئەرەوەڵا تا ئێستێ دەستم لە کەسمان نەکردوێتەوە بە حیاتی بۆ یشتە ئەنداخوای گەورە چێ خوا بۆی نردم هەر ئەوە بووە ئەرەوەڵا. باش ئەگەر ڕۆژێ بۆ نونە ناساغبی نەتوانی بیتە دەرەوە ئەگەر نیەمە دەرەوە هینەکەی هیچ نییە کەسابەتم نییە هەر ئەوەیە بەخوای گەورە ئەرەوەڵا هەر لەسەر عەرەبانەیەشی لەم هاوینەیە خەڵک قاورماخوا وڵا هەموو ڕۆژێتنی وە هەیە بە 5 لە پۆش 6 لەپەی باتەوە بۆ ماڵەوە چونکو من دەمێکە لە کۆنەوە بناڵم ئەرزم کردی من لە هەشتاکانەوە خەریکی قاورمەم هیوا هەیە بەخوا مناڵ بۆ هاتووە بۆ دام ئێستێم بەم خۆی و کوڕەکەیەتەوە بۆ لام لەپەم داخوا هەموو کۆنە هەرەوەڵا کەوتیا شێخەی نوۆکار لە توی مەلیکە هەموویەم ناسن هەرەوەڵا بە ساقەوە یەخوە لە شە ساغ بێ. باشە بیرە لەوە نەکردو تۆم ئیشە گەورە بکەی زیاتر شی زیاتر بێنی؟ من چونکو بەرەوە تەمەنە ڕۆمیتی لەوە زیاترم پێ ناکرد ئەرەوەڵا بە قوربانمە هەر ئەوەیە تەگە خوا هەرچێکی نردبێتە هەر ئەوەی و پەکیشم نەکەوتووە هەتا ئێستا لەسای خواوە ئێستا کچێکی شمێر لە 5 دەتووە بۆ 5 سانەوی بۆ 5 یعنی بۆ پۆلیدا کتێتی شمێر تووشی هند بوو تووشی گەشتکە و شت بووە لە پۆلی 3 بوو ئەوە 2 ساڵە ناچێتەوە لە بە گەشتکە کرد هەڵەڵایکی لەخوا بەزیابێوانی تیشم کوڕێکیشم دەچووە بۆ 2 سانەوی ئەم کتێشم دەچووە بۆ 5 ئەم چۆدەیە هەڵەڵایکی ئەوە مناڵەکانە بەساقم. لەوانەیە هەندێک لە خەڵک هەبێک بازە جار ناشکوری بکەن تۆ چی بۆ کەساناڵی؟ من ئەڵێم ئەو پەڕی گوناحباری هەرکەس ناشکوری بکات چونکو خوای گەورە خەڵقی کردووی هاتوویتە دنیاوە بە ڕوتوقوتی هاتووی خوای گەورە کە هاتیتە دنیاوە ماڵە داهاتێ مناڵ داهاتێ ژیانە داهاتێ
کوڕۆکچە داهاتێ ئسانە بەشکرانی خوا بکات لەسەر هەموو شتێک. ناخۆشترین کاتی ئیشکردنی تۆ کێیە؟ چ کاتێ زۆر ناڕەحەتە بۆ تۆ؟ من بە حیاتی ناڕەحەت نەبووم لە حیاتی لە گەنجی و هەتا ئێستا هەر هاتووم لەخوا بە زیابێشکوی تەحاملم هەبووە لەگەڵ ئیشەکە. چەند کەس توێت یا تا مناڵەکانم جاری وایڵێ باوە ناتوانانی مەچوە ئەڵم بەخوا چونکو من خۆم هەژاهاتم لەسەری لە ماڵەوەی ئیدارە ناکەم هەر ڕۆژانە ئەچمەگەر چێکم دەستکەوێتەوەکەل بەخوا ئەرەوڵا بە ساقۆ ئەم هەموو قەناعەتە و لە شۆ هێناوە وڵی بە قوربانە بمێتە مشکلانی خۆی لەسەرەکەم لەخوا بە زیابێشکر ئێمە لە کۆنەوە تا ئێستا هەر لە ڕێی خواوە ئێمە ژیاوی پەکمان نەکەوتووە. چۆن فێری ئەو قەناعەتە بووی مەبەستم ئەوەیە من هەر قەناعەتم هەبووە پشتم بەخوا بەستووە بۆ هەموو شتێک ئەوەڵا بچم بۆ هەر شوێنە بە پشتی خوا ئاچم هەرچێک خوا بینێرە و نەینێرێ هەر قەناعەتم هی خوایە هیچ شتێکی تر نییە هەر پشتم بەخوا بەستووە. یەخواتە بەندرێژ بی و لەش ساغ بێ ساقۆ بم.